ئەو خانیە لۆ نمونە هەرو سعرێ 6 دەفتەر 6 دەفتەر و 50 وەرەقسی 40 وەرەقە دەسەری بەس ئەگەر ئێستا ئەمە زەویانە بەراودی چەند ساڵ ڕابردوو بکەین بە 50 وەرەقە دەمان فرۆشت ئێستاکە خراپەکەی بوویتە دەفتەر و نیوەک. من ئێستا لە بۆرسەی زەوی و خانوبەرم لە نێو شاری هەولێر خانوبەرە لە ساڵی 2026دا بە بەراورد بە ساڵی 2025 نرخی زیاد بووە، یعنی سەرەڕای هەموو بارودۆخەکان، بەڵام خانوبەرە و هەروەها زەوی نرخی زیادەیان چۆتە سەر. جا دەمەوێت لە یەکێک لە خاوەن نووسنگەکانی خانوبەرە قسە بکەم کە قوربانجان سڵاوت لێبێ. سڵاو لە جەنابتانش بە خێراتنتان دەکەم بەخێر بێ سەرچاوت. دەمەوێت پرسیاری ئەوە بکەم بە بەراورد بە ساڵی پار نرخی زەوی خانوبەرە لە هەولێر چۆنە؟ لەخوای گەورە بە زیاد بی لە بۆ پرۆژانێک کە دروست کرایە وەکو ئای فیسرال ئاوەکان کارەبایی 24 ساعت ئەوە شەقامی 150 مەتری ئینشەڵا لە پرۆژەدایە دەست پێ بکەن. زەویەکان لە گۆڕانکاریەکی گەورەدایە ڕۆژ بە ڕۆژ بازاری خۆشتر دەبی و بەرە خۆشیە بە عامەتەن. دەرەوەی 120 و 150 لەگەڵ ناوەی جیاوازی چیە؟ 150 بەشێکمان هەیە لە باغەمرەی شەهاب پێی دەرن داخلی شەقامی 150 مەتری، بەشێکش پێ دەرن خارجی شەقامی 150 مەتری. داخلی ئەوەیە کە داخلی شەقامی 150 مەتری هەولێرە. زۆر زابینەران یاخود ئەوانەی کە دەیانێ بکڕن مۆزوعەکەیان تێدەگەین ئەوە شەقامی 150 مەتری خارجیە، ئەویان دەکەوێتە داخلی لە 270 وەرەقە ڕادەست پێ دەکات لەو سارە هەتا 4 و 5 و 6 دەست پێ دەکات. خارجیەکەسی لە 145 و 50 وەرەقە ڕادەست پێ دەکات لە ئەوڕۆکە. ئەگە بەراودی چەند ساڵی ڕابردووی بکەین پێش و هەرزان بۆ ئەو زەویانە ئەوانەی کە دەرێن بە 150 وەرەقە بوو بە 50 وەرەقە بوو بە 45 وەرەقە بوو 200 مەتر کارتوەکە لێلەکەدایە. ئێستاکە پارەکە 2025 زۆر گۆڕانکاریە گەورە کرا لەو زەویانە بەرەو گرانی بوو. ئێستا کەس هێستا خەرێک زۆر ڕووی تێکردی و ڕۆژ بە ڕۆژ سعرەکانی بەسەر دەچین و هێشتا دەرفەتە هەرزانە لۆ لە بۆ شەقامی 150 مەتری هەولێر دەست پێ نەکرێ کە بێ و دەست پێ بکە ئەو وەختی یەکجار زۆر زەویانە چار دەورەی شەقامی 150 مەتری هەولێر گۆڕانکاریەکی گەورەی بەخۆ دەبینی. سەرڕێ بارودۆخەکانی ڕابردوویانی هەنا ئارامی ئەوانە هیچ کاریگەری نەبوو لەسەر هەرزانی و گرانی نرخی خانوبەرە؟ بە تاکید لە هەر شوێنێکە مەسەلەن شەڕێک یاخۆ ئەشکالاتێک ڕوو دەدا لە ئەوروپا و لە ئاسیا باز بکەین بەڵێ کاریگەری دەبێت دابەزیوە بەس ئەمە بە هەموو بە خەرک مانگۆت بە بینەران مانگۆ کاکە مەفرۆشن زەویەکانتان 15-20 وەرەقە ژێ 30 وەرەقە هەرزان بوو ئەوە ئینسان دەبێت ڕاست و دروستی بگەینە کۆ کاتیکە گران بوو گوتمان گران بوو لە دە زەمانە ماشتەکە ئەو کاتیکە شەڕێک ناخۆشیێک ڕوو دەبێت لە هەر شوێنێک بە تاکید سعرەکانی کەمەک دێتە خوا بەس بینەران باش بوو بەڕاستی خەرک باش بۆ زارە ورەیەکی باشی بەخۆی بینی. خانوویەکی 6 دەفتەری ئەگەر پار بە 6 دەفتەر بێ ئێستا بۆتە چەند؟ ئێستا کە مەسەلەن 70 وەرەقە گرام بووە بەس زیاتر زەوی خەرک تامەزرۆی زەوی بۆ لۆ لە بەرەوەی دەخۆت سبێنێ بەرچاوی تێدایە بەرەو گرانی بڕوە. ئەو خانیە لۆ نمونە هەرو سعرێ 6 دەفتەر و 50 وەرەقسی 40 وەرەقە دەسەری بەس ئەگەر ئێستا ئەمە زەویانە بەراودی چەند ساڵ ڕابردوو بکەین بە 50 وەرەقە دەمان فرۆشت ئێستاکە خراپەکەی بوویتە دەفتەر و نیوەک لێ زیاتر خەرک ئێستا ڕووی لە زەوی کردیە. سەبارەت بە کرێشوقەش پێم وایە ینی جیاوازە لەگەڵ یان پێچەوانەیە دابەزیوە نرخەکان چۆنە؟ نرخەکانی لە 200-300 دلار 400 دلار دەسێت لە 200 دلار بە عامەتەن دەست پێ دەکات نرخەکان هەر زۆنەک و سعرەکە.